بینەرانی بەڕێزی تلویزیۆنی کۆمەڵە، لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوڕێیانم پێشکەشی ئێوە. بۆ هیوایە کە کات و ساتێکی باشتان بێت و دەرفەتتان بێت کە ئەم بەرنامەی ئەم جارەیشمان ببینن. هاتووینێتەوە خزمەتتان بە پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لەسەر بابەتی سووە تەغزیە. ئەگەر کەسێ ئەخبارەکانی ناو ئێران تاقیب کات، جیا لە هەژاری گرانی بازار ئەم ڕۆژانە لەوێ هاوار و داگە و ئەو گرانی شتومەکە کە لە بازارڕە هەیە خۆی لە خۆی قودرەتی خەرید و هێزی سندنی لە زۆربەی بنەماڵەکان سندووە و بۆ هۆیشەوە ناتوانن زۆربەی ئەو مەوادەی کە لازمە بۆ لەش بکردێ. لە ڕاستیدا ئەو وەزعی کە ئەمڕۆ لە ئێرانە هەیە، ئەو هەژاری و گرانیە لەسەر هۆکارەکانی چەکردنەکانی باقی بەشەکانی تلویزیۆنی حیزبی کۆمۆنیستی ئێران و تلویزیۆنی کۆمەڵە لە سخۆن ڕووزەکان و لە بەشە سیاسی و وتار سیاسیەکاندا لەسەری باس کراوە. ئەوەی تا ئەو جێگەیە بەم بەرنامەی ئێمە کە لەسەر تەندروستی بێت، ئێمە لەسەر ئەو بابەتە و بەحسەکەین و هەرچەند ئیشاراتی شەکەین کە ئیشاراتێکی شەکەین بە ئەو بەرنامە غەڵەتانەی کە ئەو سیستمەی کە جمهوری ئیسلامی خۆی عامڵی ئەو هەژاری و گرانیەیە ڕەبتی هەیە بە تەندروستی و ئیشاراتێکیشی پێکەین. معموڵەن سووە تەغزیە بە دوای هەژاری، بە دوای قاتیەوە تێ، بە دوای شەڕەوە تێ، بەڵام ئێمە بینین دیارە ئاوشت کەمە بووەتەوە لە ئێران، بەڵام ئەو ئاو کەمبوونی ئاو وشک ساڵیت ئەو ئەنازە نییە کە ئێران ئیسر لەگەڵ ئەو سووە تەغزیە بەرەو ڕووبێ. دیارە سیاسەتگەر خۆیانە ئەو سووە تەغزیەشە کە ئێمە لێرە باسیەکەین دیارە شامڵی بەشی سەرمایەداری ئەو کۆمەڵگا، بەشی ئاغا و ئاغازادەکان و دەسەڵاتدارەکانی ئەو کۆمەڵگا نابێت. لە کولە سووە تەغزیە ئەگەر بین تعریفێکی کەین، یانی وەرگرتنی کەمی مەوادی خواردن، موادی غەزایی یانی ئەوانەی کە تەغزیەمانەکەن وە بۆ تەقویەتی و لەش لازمن کە ئەتوانێت خۆی شامڵی ڤیتامینەکان بێت، مەوادی ئاوی بێت. ئەو سووە تەغزیە لە داهاتووە ئەوێتە عامڵ و هۆکارێ بۆ بازێ نەخۆشینگەر، هەم نەخۆشینگەری زێهنی یان نەخۆشینگەری مێشک وەکو خەمووکی و دڵە ڕاوکێ، یا وەکو نەخۆشینگەرێکی جسمی بوجود تێرێ. ئەگەر هاوڕێ هاوکارم وێنەکانمان بۆ نیشان بدات، لە وێنە یەکەمە کە ئێمە ئەیبینین بە نسبەت ناوچەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئێران لە وەزعێکی اقتصادی زۆر زۆر خراپە شوێنەکەی قەراری گرتووە و هەر ئەوەیشە هۆکارێکە کە وەزعی تەغزیە لە وڵاتە زۆر زۆر دابەزیوە، وەزی خراپ بووە. لە وڵاتگەرێکیش کە ئاوات دەرامەدی سەرانەیان ئاتا و حەدە بێتە خوارە و سووە تەغزیە سەر هەڵبات، معموڵەن دوو بەش لەو کۆمەڵگا تووشی ئەو نەخۆشینگەرەی کە بە دوای سووە تەغزیەوە خۆی سووە تەغزیەوە تێت تووشێ من یەکێکی مناڵانە، بەتایبەت مناڵانی ژێری 5 ساڵ، دوای ئەوەش دایکانێکن کە دووگیانن. بۆ مناڵان ئەبێ ئەوە لە نەزەرە بگرین لە سووە تەغزیە یا کەمبوون و کاریگەری کەمبوونی ئەو مەوادە خۆراکیە لەسەر لەش، ئەبێ ئەو دایکانەی کە شیریش ئەدەن بە مناڵان ئەوە نەبێتە هۆی کە شیردان بە مناڵەکانی خۆیان قەت بکەن، یا ژنانی دووگیان ئەو ژنانیشە لە سووە تەغزیە ئەبێ خۆیان پارێزن بە هەر شێوەی کەوێ هەم میزانی ئاوی بەدەنیان، هەم ڤیتامینەکان یا مەوادی تر حتمەنە بگەی بە لەشیان. سووە تەغزیە علایمێکی هەیە، ئەو علایمە وەکو نمودار نیشانیەدەن. ئەو نمودارە بەپەی کێش و بەپەی درێژایی یا تووڵی لەشە.
لە علامێکە سووە تەغزیە ئێمە ئەیبینین دابەزینی کێشە بە نیسبەتی باڵا یا درێژای یا توو یا کورتبوونەوەی باڵایە بە نیسبەتی تەمەن یا کەمبوونەوەی کێشە بە نیسبەتی سن و ساڵ. ئەمانە ئەتوانێت نسبەتگەرێکی خواری بیانێت لە هەموو حاڵەتەکانە هەم باڵا هەم کێش دائەبەزێت و نسبەتەکەی پێکەوە ناخوێنێت، یعنی ئەوەی کە ئەو نسبەتە ئەبێت لە حاڵەتێکە بێت کە بە فەرز مناڵێکی بە فەرز 4 ساڵە باڵای چەنێ بێت کێشی چەنێ بێت لە سووە تەغزیە ئەوانە خوارتر لە حەدی میزانی خۆی نیشانەدا. لەو علامەی ترەکە سووە تەغزیە هەیەتی ئەوەیە ئەڵبەتە ئەم وێنە من هاوڕێ هاوکارم هاوردیا پێشەکی من تەوزیحێکی کورت بم ڕینە سەر نیشانەکانی سووە تەغزیە. لەم وێنە ئەڵبەتە ئێران تاو حەدەن نەچوێتە بەرەو کە وڵاتگەرێکە تووشی قاتیگەرێکی درێژخایەنەوەن ئەم حاڵەت تابین ئەوە نەخۆشینێکە کە ئەوێت بە نەخۆشینەوە سووە تەغزیە کواشیرکووری پێ ئەڵێن. ئەو نەخۆشینە ئەوەی کە کەسێکە ماوەیەکی زۆر پرۆتئین یا موادێک ئەو موادەی کە پرۆتئینی هاتیە وەکو گۆشت وەکو نۆک وەکو دەخلودان نەگەی بەدەن بە لەش کۆبوونەوەی مایعات لە ناو سکە جەمە بێتەوە یا ئەوەسە کە زگ ئاتە دەرەوە ئەو نەخۆشینەسا کە لە ئەو وڵاتانەیە کە قاتی هات وشکە ساڵی بوو ئەو لە ئافریقا بوو بە تایبەت لەوێ خۆی نیشاندا. ئەوبەتە وتم ئێران تایسە تاو حەدەن نەگەیشتووە، بەڵام لێرە هەر ئەوەی کە چوینە سەر نیشانەکانی سووە تەغزیە چییە؟ ئەوەیە کە پێس ڕۆشنە بێتەوە و هەروەها وشکە بێت و کەمێکیش کڵۆفترە بێتەوە. ئەوە لەسەر پێسە قژ یام و ناسکە بێتەوە حاڵەت فڕەگرێ بەخۆی و بە ئاسانیش لە شوێن خۆی جیا بێتەوە ئەکەنوێتەوە. ئازارە ئەو ئازارە زۆرتر لە جونگەکانە هەیە، ئێسقان نەرمە بێت، دوایەوەشە بە نیسبەت نور حساسیەتیان هەیە لە شوێنێکە نور بێت ئازاریان هەیە یا ئازاریانەدا. لە کولە دابەزینی کێش ئەوەیە کە هەم بڵێن گۆشت یا چۆری لە لەشە نامێنێت، ئەو ماسن کوچە سڵ لەو حاڵەت خۆیانە نامێنن، گۆناکانیان ناوەکەی خاڵیە بێ یانە چاو وەکو ئەچێتە چاڵایە لەرز و ئەحساسی سەرما. ئەوانە لەو هۆکارانەی کە لەو نیشانەگەرێکی کە سووە تەغزیە هەیەی ئەوارەزێکیشی هەیە بە دوای خۆیە. کەسانێک کە تووشی سووە تەغزیە بن ئەوەیە کە زوو مبتەڵاون بە عفونەت، ئەگەر نەخۆش بن یا زەخمیکیان بێ ئەو زەخمە یا نەخۆشینە چاکبوونەوەکەی ئەکەوێتە دواوە و دوای ئەوەیشە لە کولەن لە سڵامەتی بەنە لە سڵامەتی لەشە ئێمە ئەیبینین کە ئەو سووە تەغزیە ئەوێتە باعیسەوە کە هەم لەبار زێنی و هەم لەبار لەش و جسمە و ئەو کەسە تووشی نەخۆشین بێت. وتم ئەوەی کە ئەیبینین ئەمڕۆ لە کۆمەڵگای ئێرانە بەهۆی ئەو سیاسەتە غەڵەتگەرەسە کە جامعە بەرەو ئەوە با کە بەرەو سووە تەغزیە بیوە، یا ئەگەر بە فەرز بەحث لە یارانە ئەکرێت بەحث لە یارانە یا ئەو کەلوپەلەی کە شاید بیدەن بەس ئەوە نییە کە بەر بە سووە تەغزیە بگرێت بەس بەر بە برسیەتی ئەگرێت، یعنی ئەو یارانە لە ئێران یا لە بازێ وڵات گەرترایەتدن فقط بەس ئەوەسە کە ئەو کەسە لە برسیەتیە نەمرێت لە بۆ بەر بە برسیەتی ئەگرێت. و هەروەها کۆمەڵگای ئێمە شتێک هەیە بە ناو برسیەتی شاراوە کە هەر وەکەوەزە کە فقط ئەو کەسە سکی پڕەکە دیانێ ئەوەی نییە کە لە برسن نەمرێت. وەختی سەبەتی خۆراکی خەڵک میوە و سەبزی تێ نەبێ بەهۆی ئەوەی کە قیمەتەکان ئەوەندە لە سەرەوەن کەس هێزی ئەوەی نەبێ کە ئەو کەلوپەلە لە بازاڕە بسێنێت تەهیەیکە دیارە نەخۆشینەکان ئەڕواتە سەر، چۆن لەش پێویستی هەیە بە ڤیتامین بە مەوادی مەعدەنی بە مەوادێکی تریش
هەر بۆ ئەوەیە کە ئەو نەخۆشین ئەوەی کە ئەڵێن پێ برسیەتی شاراوە شتێکە کە بە چاو نبینێ و کەسە ئەو مەوادیە بۆ تەمینەکەن کە ژیانکە بەڵام ئەو مەوادەی کە بۆ بازی زۆرێت تر لە ئۆرگانەکانی لەشی وەکو ویتامینەکان مەوادی عالی وەکو مەوادی کە لازمە ئەوانە ناگەی بەلەشی هەر بۆ نمونە ئەگەر ئێمە حسێبیگەن زیاتر لە 6 ملیۆن کەس لە ئێرانە تووشی پوکی ئێسکن 40% مناڵانی ژێر 2 ساڵ تووشی کەم خوێنین دیارەوە کەم خوێنیشە ئاسن ناگەی بە بەدەنیان ئەوە دانە لە هۆکارەکانیانە یا 20% لە مناڵانی ژێر 5 ساڵیش کێشێ نییە کە لە ئەنازەیەکی نورماڵ و تەبیعیە بێت دیارە لێرە سووە تەغزیە بەشون خۆیان عاملگەرێک تر دێرێ وەکو ئەوەی کە سەرۆچوونی مەرگومیر سەرۆچوونی نەخۆشینەکان و هەزینەی دەرمان و هەروەها ئەوانەی کە مناڵ بێ بەتایبەت تووشی سووە تەغزیە بێ زەریب هۆشی تێدە خوارەوە لەبار مێشکە و ئەو کەسە لە داهاتووە تووشی نوقسانە بێت یا ئەوەی کە هێزی کاری تێنامێنێت بەڕاستی لێرە و ناتوانیت ئەو کە بڵێت بەر بە سووە تەغزیە چۆنە گیردرێت تا کاتێکە وەزعیەتی بازار ئابە و گرانیە و هەڵاوسان و تەوەڕوم و بێکاری و ئەوە بێت زۆر سەختە لێرە بە فەرز نسخە پێچانن بۆ ئەوەی کە بە فەرز بڵێن ئەبێ ڕۆژانە ئەم میوە و ئەم نوعمەوادە مەصرف کردێت بەڵام کۆمەلگا پێویستی بە لەشی ساق هەیە بە زین و بیرێکی ساقی هەیە نابێ ئەوە هەر فقط قسمەتی وتم ئەو بەشەی کە لە کۆمەلگا ئەگەر قیمەتەکان تا 10 بەرابەری لەوانە سەرترەوە بڕۆن بۆ ئەوان هیچ نییە ئەوان نتوانن لە سڵامەتی خۆیانە بن ویتامین و مەوادەکان تر بگەی بە بەدەنیانە ئەوەی شە تا بە گۆڕینی ئەو سیستمە بە ئەوەی کە لە ماڵەدا بنیشین کەس ئەومان بۆ ناگۆڕێت و کەس نرخەکان و قیمەتەکانیش ناتێرێتە خوارە و بەڵام بۆ سڵامەتی لەش بۆ تەندروستی ئەبێ سووە تەغزیە نەبێ ئەبێ مەواد خۆراکی بگات بە لەش تا هەم لەش هەم مێشک بەباشی کارکات و بەباشیش بمێنێتەوە هەر بم بۆنەوە کە لەسەر سووە تەغزیە ئەم کوردە بەحسمانە بوو پێم خۆش بوو لەسەر ویتامینەکانیش باسێ بکەین ئەو ویتامینانەی کە ئێمە زۆربەی کات ناومان بیستون کە ویتامینەکە بەفەرز مەسەڵەن ویتامینی سێ ناومان بیستووە کە ویتامینی سێ ویتامینێکە بۆ عفونەت بەکاردێت یا ئەوەیە کە بۆ هەڵامەت و سەرماخۆردگی بەکاردێت بەڵام ئەگەر لە وێنەی ژمارە سێشە کە ئەگەر هاوڕێ هاوکارم نیشانی بات ئەو ویتامینگەرە مەوادێکن کە بۆ هەم بۆ ڕۆشت هەم بۆ سوخت و ساز کە متابولیسمی پێژن و بۆ ئەوەی سیستم عەسەبی بەدەن لازمە هەروە لەم وێنەی بینن لە زۆربەی سەوزی و میوەکانە ئێمە ئەزانین کە ویتامینەکان هەیە تقریبا ویتامینەکان ئەگەر وێنەی ژمارە یەک هاوڕێ هاوکارم زەحمەتی کێشەی بیتێرێتەوە ویتامینەکان 13 جۆرن کە ئاو بێ و سێ و دێ و ئێ و کە ناوەکانیانە بەڵام بیەکەی خۆی 8 جۆرە یعنی ئا سێ دێ ئێ کە وەهە 8 جۆر ویتامین بێ کە ئەکاتە 13 جۆر لەم 13 جۆرە دوو دەسن دەسێکیان ئەوەیە کە لە ناو چۆریە حەلەبن دەسێکیان ئەوەیە کە لە ناو ئاوە حەلەبن یانێ ئەو دەسە بەنیشە کراوە کە ویتامینەکان دوو دەسن دەسێکیان محلولن لە چۆریە دەسێکیشیان لە ئاوە محلولن ئەوانیانە کە لە ئاوە محلولن هەر بێ و سێ باقیەکان یانێ ئێ و دێ و ئاو کە ئەوانە لە چۆریە محلولن
و هەروەها ئەم چواردانە یعنی ئاو کاو دێ و ئێ چۆنکە لە چۆریە محلولن ئەتوانن دەک چۆریەکان لەشە حرەکەتکەن و هەروەها زەخیریش ئەکردن یعنی دروستە ویتامینگەر خاصی خۆیان هەیە بۆ سلامەتی بەدەن بەڵام ئەوەی کە زەخیرا کردێت و ئەمبارە کردێت لە لەشە بەتایبەت لە جگەرە ئەو چواردانە ویتامینە زۆربوونیان تەوەجۆکن زۆربوونیان ئەتوانێت بێتە باعیسی ئەوەی کە ئەو کەسە تووشی مەرگی زوو ڕست بێ یانێ پێش یانە ئەمریکی کورتی کە دیانێ ئەوە ناوی کە هۆی کە ویتامین باشە مەصرفی ویتامین دۆزەکەی بڕواتە سەر یانێ مەصرف و ئەوەی کە هەتا ئەگەر ویتامینیش لە بەدەنە زۆرۆ بێتەوە ئیسلاحەتریشی هەیە نابێ ئەو ویتامینە ئەوە لەسەرەوەی بەتایبەت ئەو چواردانەی کە وتم ئێ و دێ و ئاوکە کە ئەمانە لە چۆریە حەلن دوو جۆری تریان کە بێ و سێن ئەوانە لە ئاوە حەلەون دیارە بەهۆی ئەوەی کە لە ئاوە حەلەوەن لەشە نامێننەوە لە تەریق میزکردنەوە دەفعەون و لە بەدەن ئەڕۆنە دەرەوە بام شارمان کرد لە ئەوڵە ئەگەر وێنەی ژمارە دوو هاوڕێ هاوکارم زەحمەتی کێشی نیشانی بات بەفەرز بۆ ویتامینی سێ ئێمە ئەزانین کە ویتامینی سێ ویتامینێکە بۆ سەرماخوردگی بۆ هەڵامەت بۆ عفونەت باشە بەڵام ئەتوانێت کەمبودی ئەو ویتامینە کەمبوونی ئەو ویتامینە بێتە هۆی نەخۆشینە سکربوت کە لەم وێنە نمونەی تێبینن ئەوە نەخۆشینێ بوو لە ناو مەلەوانگەرە بینرا ئەوەی کە ماوەیەکی زۆر لەسەر ئاوە بوون لە ناو کەشتیەکان نەبوون ئەو خۆراکە کە بوویان ویتامین سێ نەبوو ئەو نەخۆشینە ئەوێتە باعیس ئەوە کە نەخۆشینەکە لە لەسەر دروست لە پووکە دروستە بێت ناودەمە لەسەر ئێسکە ئەسەردانێت تقریبا کەمبوونی ئەو ویتامین سێ لە مەراحل تاریخیە چەند جار بینراوە لە دوای شەڕی جانی یەکەمی شەو بینراوە نمونەگەریشی لە ساڵی 2002 لە شەڕەکەی ئەفغانستانیشە گزارش کرا کە ئەم نەخۆشینە دوای ئەوەی کە شەڕ سەری هەڵدا 2002 لە ئەفغانستانە ئەم نەخۆشی ناتوێتەوە ئەوە یەکە مەقصود ئەوە بوو کە ئەهەمیەتی ویتامینەکان بزانین تا چه حدێکە کەمبودیان بەفەرز ئەتوانێت بێتە هۆکاری ئەوانە ئەگەر بڕووینە سەر ئەم ویتامینگەرە یەکێک ئێمە باسییانکەین لە ویتامین ئاو دەست پێکەین هاوڕێ هاوکارم زەحمەت کێشێ وێنەی ژمارە چوارمان پێ پیشان درات ویتامینی ئا چەند کاری هەیە لەشە یەکێک ئەوەی کە بەهێزکردنی سیستم بەرگری لەشە لە بەرابەر عفونەت ئیلتیهاب ئەوە یەکی لە کارەکانیە دوای ئەوەیشە ڕۆڵی هەیە لە بینین یارمەتی لەشەدات کە لە کاتی تاریکیە شوێنێکە تاریک بێ بەرۆ لێڵایی بڕوات یارمەتی دەرە بۆ لەش کە بینین باش بێت لەوێ هەروەها بۆ ڕشتی تەبیعی ئوستخوانەکان یارمەتی دەرە بۆ پۆس و ئەو غشاگەرە کە لە سەر بافتەکانی ناو لەشیشە هەیە هەر ئەو غشاییانێ وەکو لایە بان ئەو ئەندامگەریە گردووە ئەوانە بۆ لە کارەکانی ویتامینی ئایە ویتامینی ئا من لێرە لە وەختەکە استفادەکەم هەم ئا هەم ویتامین سێ مادەیان هەیە کە پێڵێن ئانتی ئۆکسیدان ئەو ئانتی ئۆکسیدانە دانی لە هۆکارەکانە کە مەترسی توشبوون بە کەس بە شێرپەنجە یا سەرەتان دێرێتە خوارەوە بەتایبەت لە تەماتە هەم ویتامینی ئا هەیە هەم سێ ماوەیەکی لەمەوە پێشیش لە یەکێک لە بەرنامەکانە ئشارەمان کرد کە پێشتر وتیان بۆ سەرەتانی پرۆستات بۆ سەرەتانی جگەر ئەم دوو ویتامینە زانویان باشە آخر نەتیجەش ئەوە بوو کە بۆ شێرپەنجەی سیەکان ئەم ئانتی ئۆکسیدانەی کە لە ویتامین ئا و سێ هەیە بۆ ئەوەی مەترسی توشبوون بە شێرپەنجەی سیش کەمەکاتەوە جیا لە شێرپەنجەی جگەر و شێرپەنجەی
پرۆستات لە پیاوانە. ئەو مەوادانی کە ویتامینی ئای هاتیە شیرە، کولەن مەوادێکە لە شیر دروستەوی وەک ماس و پەنێر و کەرە. زەردەی هێلکەیە، لە ناو جگەریشە هەیە، میوە و سۆزیجادیش کە ئەوانە منبعگەرێکن کە ویتامین ئایان تێ دەسەکە بێت. ئەگەر بینە سەر ویتامینی کە دوای ویتامینی ئا باسیکەین ویتامینی بێ کە وتمان خۆی 8 جۆرە لە وێنەی دواترە کە وێنەی ژمارە 5 لە وێنەی ژمارە 5 بەڵێ ئەمە ئەو مەوادانن کە ویتامین بیان هاتیە وەکو گۆشتە، گۆشتی مریشک و گۆشتی سپی، بڵێن گۆشت سپی و ماسی و مریشک، شیرە، هیلکەس، سۆزیجادە، تەماتەس، لە ناو لوبیایشە هەیە. بێ هەروەکە پێشتریش وتمان خۆی 8 جۆر ویتامینە، زۆرێکی زۆرە بینێ لە دەشە، وەکو ئەوەی کە ئەو وزە ئەو ئینرژیە کە لە غەزایمە وەریەگرین بە یارمەتی ویتامین بێە، بە فەرز بۆ وێنە ویتامینی تری هەیە بێ6ە کە وزە زەخیراکە لە لەشە، ویتامینی بێ12 ئەو وزە ئازا دەکات و هەروە دەور و تەسیری خۆی هەیە لەسەر سیستمی عەسەبی و ویتامینی بێ ویتامینێکی شەکە لە ڕێخۆڵەکانە هەیە و لەسەر هەزمی مەوادی غەزاییش دەور و نەخشی خۆیە بینە بەتایبەت بۆ جەزبی مەوادی غەزایی. لە وێنەی ژمارە 6ە ویتامینی سێ کە بۆ وێنە باسمان کرد کە ئەگەر بە فەرز ویتامینی سێ کەم بێت چەند نەخۆشینە کە توانێت تووشی بین کە سکۆربوت بوتمان ئەوەیە. ویتامینی سێ هەموو کەس زانێت کە بەڵێ لەگەڵ عفونەتە بربەرەکانیەکات، ئەمیش وتمان ئانتی ئۆکسیدانی هاتیە کە دەورە بینێ لە ئەوەی کە تووشبوون بە سەرەتان کەمەوە کاتەوە و هەروەها حاڵەتێکی کێشی یا ارتجاعیشی هەم ئابە غزروف هەم بە تاندون تا ئەو تاندون ئەو شوێنێک کە ماسوولکە ئەلکێ بە ئێسکە و یا بە دەمارە خوێنیەکانە یانە حاڵەت کێشیشە ئەدا بۆ ڕێنەکە وشک نەبن ئەو شوێنانە حاڵەت کێشیان بێ، حاڵەت ارتجاعیان بێت. لە پرتەقاڵ و لیمو ترشەکە هەیە، لە سێبزەمینی تەماتە، کەلەم، بیبار لەوانیشە ویتامینی سێ ئەبینێت لە مەنابع و ئەو منبعگەرەیە کە ویتامینی سێ تێدایە. ئەگەر بڕین بۆ وێنەی دواتر کە وێنەی ژمارە 7 ویتامینی دێ، ویتامینی دێش دەورێکی ئەساسی هەیە بە تایبەت لە سەر سڵامەتی ئێسک و ددان. بۆچی چۆن ئەم ویتامینە دوو مادەی تر کە کەلیسیۆم و فوسفاتە ئەوە کۆنتڕۆڵەکات و ئەو دوو مادەیشە دەور و نەخشیان هەیە لەسەر سڵامەتی ئێسک و ددان. منبعی ئەسڵی ویتامینی دێ نووری هەتاوە، جیالەوە لە ناو ڕۆنی ماسیە، هێلکە بە تایبەت زەردەی هێلکە لە جگەریشە، لە نۆک فەرەنگیە کە نخۆت فەرەنگیشی ئەناسێت لای خۆنەوە کونسرڤ هەیە، بۆش ئەوانە سەرشارن لە ویتامینی دێ. وێنەی دواتر ویتامینی ئێە. ویتامین ئێ دانێت لە کارەکانی ئەوەیە کە لە لەختەبوونی خوێن جڵەوگیریەکات، ئەوەی کە لەسەر ئەو سیستم خوێنیە دەورە بینێت، خۆی نەخشی ئەم ویتامینە نیشانەدات. ئەو مەوادەی کە ویتامینی ئێ هاتیە ئەتوانین بڵێن کە زەیتونە، ڕۆنی زەیتونە، سۆیاس،
زوڕەتە، گەنمە، گوڵە بە ڕۆژەس، ئەوانە یا گوێزە کە مەنابعێکن کە پڕن لە ڤیتامینی ئێ کە وتمان ڤیتامینی ئێ ڤیتامینێکە کە بۆ لە لەختەبوونی خۆین بەرگیریەکە، یعنی خۆین ناڵێ خۆین هەسۆ بێتەوە. پێچەوانەکەیشی لە وێنەی دواترە کە وێنەی ژمارە 9 بێت، ڤیتامینی کاس، ڤیتامینی کە ئەوش لە پێچەوانەی ئێ وەکو لەختەی خۆین دروستەکە، یعنی ئەهمیەت ئەم ڤیتامینە ئەوەیە کە بەفەرز شوێنێک ئەبڕگێت تووشی خوێن ڕێزیە بێت، ئەو ڤیتامینەی کە لەشە تێت کە ئەو شوێنە بگرسێنێتەوە ڤیتامین کاس، ئەوەیە کە لێرەشە ئەوینی کە ڤیتامینەکان چەند دەور و نەخشیان هەیە لە سڵامەتیە بۆ باشبوونەوەی برینەکان. ڤیتامین کا لازمە بۆ ئەوەی کە سڵامەتی ئێسک حفظ بکرێ، بازم ئەوەی لازمە ڤیتامین گێ، و هەروەها ئەو پڕی ئێسکە کە لە پووکی ئێسکە کەس تووشێبێ، ئەوە کە پێڵێن تەراکم ڤیتامین کا دۆرە بینێت. دیارە لە ناو سەوزیەکانە کە لەم سپێناخ بە تایبەت ئەوانە ڤیتامینی کیان زۆرە، و ئەوەیە کە نیشان ئەدا کە بازی لەو ڤیتامینگەرە وەکو ئەوەی کە وتم لە ناو ئاوە هەلەوەن ڕاحەتە دەفەیان لە بەدەنە وەک ڤیتامین B و سێتانی ڕۆژانە ئەبێت لە ناو ڕژیم غەزاییەکانە بێت، یا باقی ڤیتامینەکان بە شێوەی هەفتانە بێت کە یەک نەفەر هەم لەشی لە بەرابەر نەخۆشینەکانە بەهێز بێت، و هەم ئەوەی کە دەور و نەخشیان هەیە لە سڵامەتی لە ئەسەر لەسەر بازێ لە کۆندامەکانی لەشە ئەهمیەت و جێگای ڤیتامینەکان بۆ ئێمە نیشانەدا. بینەرانی بەڕێز، لێرە گەیشتینە کۆتایی بەرنامەکانە. لەلایەن خۆم و باقی هاوڕێیانم چە لە بەخشی زەبتە چە لە بەشی ئرساڵە لە هەمووتان ماڵاوایەکەین و تا بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە خۆشی و تەندروستیتان بۆ بە ئاوا دەخوازێن.